کاتێکەی نیو سەدە دەبێت ژنان هاوشێوەی پیاوان لە نێو مزگەوت و تەکیەی تایبەت بەخۆیان مەولود دەخوێنن هەموو ساڵێک پێش یادی لە دایکبوونی پێغەمبەری ئیسلام ئامادەکاریەکانیان بۆ ڕۆژی مەولود دەست پێ دەکەن. ما خۆمان دەڕازێنینەوە بەروتەچەکانمان دەڕازێنەوە بەشدار دەبین لە هەموو مەولودەکان چێشتی خۆشی لێ دەنین چکلێتی دەبەخشێنەوە لقوم بێ دەبەخشێنەوە بەبەر دەور و جیرانی خۆمان زۆرم پێخۆشە چ کاتی جۆم لە دەولێدانەبێ و لە تەپڵ دەبێ و چاتی مەلاکان دەخێنەوە مەعجزەکان پێغەمبەر بەڕاستی دڵ دەهەژێنێتن زۆرمش حەزم لێ زۆر سەڵاوات لێ دەمە سەدیداری پێغەمبەر. ئەو مەولودانەی ساڵانێکی دوور و درێژ لە چوارچێوەی ماڵەکاندا دەخوێنران ئێستا گۆڕانکاری لە شێوازی بەڕێوەچوون و خوێندنەوەی دروست بووە. ئەوانەی ساڵانێکیان لە مەولود خوێندندا بەڕێ کردووە هەست بە جیاوازی ئەو مەولودانە دەکەن کە لە ڕابردوودا دەخوێنران و ئێستا دەخوێنرێن. لە کۆنی عنی زۆر دەفەیان بەکار نەدەهینا و زۆر ئەو شعرە خۆشانەیان نەدەزانی و نەبوو هەری ئەتیادی دادەنیشتن ئافرەت کە ئەمە تقریبان 25 ساڵە 20 ساڵە 25 ساڵە زیاتر مەولودی دەخێنین تا ماشەڵە زۆر پێشکەوتووە شعرەکانی خۆشترە و دەفەی لێ دەدەن و یان لە زۆر جێ بە مۆسیقا دەخینەوە مەولودی شعری پێغەمبەر خەڵک زۆر ئیحتیمام بە مەولودی پێغەمبەر دەدا. لەلایەن وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینیەوە بڕی 100,000 دینار بۆ خوێندنەوەی مەولود بۆ یەک ڕۆژی پرسە دانراوە بەڵام بۆ خوێندنەوەی مەولود لە بۆنەکان بڕی پارەوەرگرتن دیاری نەکراوە و هەر مەولود خوێنێک بەپێی ڕێککەوتنی خۆی پارەوەردەگرێت کە لە نێوان 100 بۆ 500 دلاردایە بەڵام بۆ یادی لە دایکبوونی پێغەمبەری ئیسلام خوێندنەوەی هەر مەولودێک لە 500 دلار کەمتر نابێت. بەسەدان ژنی مەولود خوێن لە باشووری کوردستان لە چاوەڕوانی ڕۆژی لە دایکبوونی پێغەمبەرەکەیانن بۆ ئەوەی لەو ڕۆژەدا لە ڕێگەی خوێندنەوەی مەولودەکانیان هەم خۆشەویستی خۆیان بۆ پێغەمبەرەکان دووپات بکەنەوە هەمیش لەو ڕێگەیەوە داهاتێکیان دەست بکەوێت. ئیڤان عەبدوڕەحمان ڕوودا و هەولێر.